تۆکیۆ بەرگەی خەڵکی تر ناگرێت. هەر مناڵەیەک زیاتر لە 6,000 پاوەندی پێدەدرێت ئەگەر نیشتەجێی دەرەوەی پایتەخت بێت. لە ڕێو شوێنێکی نوێدا و لە پێناو کەمکردنەوەی ئەو قەرباڵغیەی لە تۆکیۆی پایتەخت دروست بووە، حکوومەتی ژاپۆن بڕیاریدا هەر خێزانێک ماڵەکەی بەرێتە دەرەوەی پایتەخت لە ناحیە وڵاتیەکان نیشتەجێ بێت بۆ هەر مناڵێک 6,394 پاوەند دەدات بە خێزانەکان. بە پێی لێدوانی شارەزایانی بواری ئابووری لە حکوومەتی تۆکیۆ، ئەم بڕیارە دەبێتە هۆی بوژاندنەوەی زیاتری ئابووری پایتەخت کە ئێستا ڕێژەی دانیشتوانەکەی 37 ملیۆن کەسە. بۆ ئەم بڕیارەش حکوومەتی ژاپۆن چەند مەرجێکی داناوە کە گرنگترینیان ئەمانن: دەبێت خێزانەکان لە سنووری ئەو 1300 شارەوانیە نیشتەجێ بن کە حکوومەت دیاری کردوون. هەر خێزانێک دەبێت دەست بەکار بکات لەو شوێنەی بۆی دەچێت لەژێر سەرپەرشتی و بە ئاگاداری شارەوانی ناوچەکە. هەر خێزانێک دەبێت بەڵێن بدات زیاتر لە 5 ساڵ نیشتەجێی ئەو شوێنە بێت بە پێچەوانە و ئەگەر پەشیمان بێتەوە بڕی پارەکەی کە پێی دراوە لێی وەردەگیرێتەوە. ئەگەر سەرۆک خێزان ئیشی نەبوو، شارەوانی ناوچەکە ئیشی بۆ دەدۆزێتەوە بە موچەیەکی شایستە. ژاپۆن ژمارەی دانیشتوانەکەی سەر و 126 ملیۆنە و ڕێژەکەشی بە خێرایی بەرز دەبێتەوە.